کۆڕەیە بەندە چەند سەرە قەڵەمێکم دەربارەی کەلتور و کەلەپور تۆمار کردووە. حەزەکەم لە خزمەتی ئێوایە بیخوێنمەوە، پاشان بینە سەر دامەزراندنی پارتی و هەندێ خاڵ دەربارەی پارتی و دەربارەی بارزانی نەمەر. سەبارەت بە کەلەپور و خوێندنەوەی کەلەپور، هەڵوێست وەرگرتن دەربارەی و پاشان بەکارهێنانی یان متوربەکردنی بە ئێستا یەکێکە لەو بابەتانەی زۆر جار لە هەردوو ئاستی هونەری و ئاستی کۆمەڵایەتی و شارستانیە ڕوبەڕووی بیر و بیرکردنەوەی مرۆڤ بووە و مشتومەڕی لە نێوان لایەنگرانی توندڕەوی کەلەپور و کەلەپورپەرستان و نەیاران و ڕەفسکارانی کەلەپوردا ناوەتەوە. دیارە ئەمەش بۆ خۆی وەکو بابەت دەهێنێ مامەڵەی لە تەکدا بکرێت و هەڵوێستی ڕۆن و ئاشکرای لەمەڕ بێتە دەربڕێن. بەر لە هەموو شتێک کەلەپور تەنیا کەڵەکەی ڕابردوو نییە، بەڵکو زیاتر خوێندنەوەمانە بۆ ئەو کەلەپورە، هەڵوێستمانە دەربارەی متوربەکردنی کەلەپور بە ئێستاوە. بۆیە دەبێ بەر لە هەموو شتێک بتوانین واقعی کەلەپور بدینین و بیخوێنینەوە و لە زەمەنی خۆی دەری بێنین و ئێستامانی پێدەوڵەمەند بکەین. بۆیە ڕەفزکردنی کەلەپور بە شێوەیەکی ڕەها کارێکی مناڵانەیە و بگرە کۆنەپەرستانەیە. کەلەپور بتێکی پیرۆز نییە، بەڵکو زادەیەکی مێژوویە و وەڵامدانەوەی پرسیارە زۆر و زەبەندەکانی سەردەمی خۆیەتێ. ئێمە دەبێ زات و جورئەتی مناقەشەکردنی کەلەپورمان هەبێ، نەک بێ چەند دووچوون تەسلیم ببین و وەری بگرین، چونکە ئەگەر ڕابردوو نەبێ ئێستا چ ناسنامەیەکی نابێ. بۆیە ئێستا ڕێگی لە ڕابردوودایە و لە ڕابردووە خواردن وەردەگرێ و عینەن درەخت ڕێگەکانی لە خاکایە و قەدەکەی ئێستایە و داهاتووی لە قوپۆپەکانێتە. دیارە کەلەپور لە کڕۆک و جەوهەرە کۆمەڵە شتێکی سەلماو نییە، بەڵکو کۆمەڵە وەڵامێکی کۆمەڵە پرسیارێکە کە لە قۆناغ و سەردەمی خۆیدا هەڵقوڵاوە. دیارە هەر قۆناغێک وەکو چۆن پێداویستی خۆی هەیە بەو جۆرەش پرسیاری خۆی هەیە، پرسیاری خۆی هەیە و بە شوێنی وەڵامی خۆیدا دەگەڕێت. دیارە کۆمەڵی هەر قۆناغێک لە نێو یەک دنیا پرسیاری جەنجاڵ و تێکڕژاودا دەژی. پرسیاری نوێ و کۆن. دیارە خەڵکی هەر قۆناغێک بەرپرسە لە وەڵامدانەوەی پرسیارەکانی سەردەمی خۆی. ئێمەی کوردێکیچین لەو ملەتانەی کەمتر وەڵامی پرسیاری سەردەمی خۆیمان داوەتەوە. ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکانی نەتەوەی ئێمە. زۆر باسی ڕەسەنایەتی دەکەین، هەڵبەتە ڕەسەنایەتی دەکاتە واقع بە هەموو شتەکانەوە. هاوچەرخێتیش بریتە لە بەکارهێنانی میتۆدێکی زانستی لە بیرکردنەوە و مامەڵەکردندا. کەلەپور قۆناغێکی مێژووی دیاریکراو نییە، بەڵکو بەر لە چێبوونی نەتەوەی و پاش چێبوونی نەتەوەیشە. کەلەپور ئالکاوبوونی مێژووی مەتریالی و معنەوی نەتەوەیە لە کۆنەوە تا ڕۆژگاری ئەمڕۆ. واتە کەلەپور لەوە دەوڵەمەندتر و فراوانتر و بەروماوەکراوەترە بە تۆبزی لە قاڵب و قەفەسی یەک قۆناغی شارستانی بخرێت. ئیدی ئێمە ئەوەی کە لە کەلەپور وەریدەگرین ئەوەیە کە بنیادی شارستانیەتی ئەو ڕۆمانی پێ مەحکەم بکەین و قایم بکەین. شارستانیەتش لە کڕۆک و جەوهەرە بەرووبوومی هەموو تیرەی بەشەرە. واتە هەرچی شارستانیەتی ئەم دنیاە هەیە کەم و زۆر لە کارلێکدا بوون، لێکدیان وەرگرت و بە یەکتریان بەخشیوە و هەر ئەم پرۆسەی دان و وەرگرتنەشە کە زیندوێتی پێ بەخشیوە. کەواتە لەسەرمانە و بە پێی میتۆدێکی زانستی کەلەپوری شارستانیانەی خۆمان بە شێوەیەکی بابەتیانەی دوور لە حەز و ئارەزوو و بانگەشەی سیاسی دابڕێژینەوە. کەواتە ئەگەر ڕەسەنایەتی واقع بێ بە هەموو ڕەگەزەکانەوە کە یەکیان کەلەپورە، ئەوە جارێکی دی هاوچەرخێتی دەکاتە بەکارهێنانی میتۆدێکی زانستی لە بیرکردنەوەدا. هەر واقعێک بۆ خۆی کۆمەڵێک مەودا و ڕەهەندی خۆی هەیە.
کۆمەڵێک تەبیعەت و پێکاتەی خۆی هەیە و تا ئەو ڕەهەند و تەبیعەت و پێکاتانەی واقع دەرک نەکەی ناتوانانی توانە و کەرەستە و ئارمانجەکانی گۆڕان و گۆڕانکاری بدۆزیەوە و بەدەستی بێنی. دیارە بە تێگەیشتنی واقع بەو مەبەستدا ئێمەی هاو چرخ دەتوانین هەڵوێستی خۆمان لە مەرکە لە پور دیاری بکەین. دەبێ ئەو ڕەگەزانەی کە لە پور وەربگرین کە دەتوانن بەشداری کاریگەر و ڕاستەوخۆ لە گۆڕینی واقعی ئێستاماندا بکەن. کەواتە کە لە پوری هەموو مرۆڤایەتی دەشێت بەو عیار و مەحەکە مامەڵەی لە تەکدا بکرێ و ئیلهامی لێوەربگیرێ و خێرایی بە پرۆسە و ڕەوتێر گۆڕانکاری ئەمڕۆمان بدات. هەڵبەتە هەموو گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی لە جەوهەر و کرۆکدا بریتیە لە تێپەڕاندنی واقع و جۆزانەوەی کۆمەڵ لە قۆناغێکە و بۆ قۆناغێکی پێشکەوتوتر و باڵاتر. کەواتە شێوە و شێوازێکی شارستانیانەی ئەو تۆ کە بگونجێ لەگەڵ ڕاپەڕینی نەتەوەییمانە. دیارە ئەم مامەڵەیەش لە حەوادا یان لە بۆشاییدا ناکرێت، بەڵکو لە ناوجەرگەی واقعدا ئەنجام دەدرێ و هەر واقع و دەرهاوێشتە و پێداویستی خۆی هەیە و لەگەڵ تەبیعەتی قۆناغی خۆیدا دەگونجێت. دیارە ئەگەر بە شێوەیەکی واقعبینانە و بە پێی میتۆدی زانستی بیرکردنەوە مامەڵە لەگەڵ کە لە پوری خۆمان و خەڵکیدا بکەین نەکەین، دەمانکات بە کۆمەڵێ خەڵکی مێمەڵ بەسەر شارستانیەتەوە، نەک کۆمەڵێک بەشدار لە بەرهەمێنانی شارستانیەت. واتە ئێمە دەبێت لەبەر ڕووناکی بیرکردنەوەی زانستی نوێ بە کەرەسەی بیرکردنەوەی زانستی نوێ مامەڵە لە تەک کە لە پوردا بکەین. تێڕانینێکی تازە بۆ کە لە پور بگرینە بەر، چونکە بەها پۆزەتیف و نێگەتیفەکانی نێو کە لە پور بەهای مێژووین، واتە بە پێی شوێنیان لە مێژوودا پێشکەوتن یا پاشکەوتنی ئەو بەهایانە بۆ سەردەمی خۆیان دیاری دەکرێن. کەواتە دەبێت ڕوانینێکی مرۆڤانیمان لەسەر کە لە پور هەبێ و بە پێی یاسا و ڕێسای وەرگرتن و بەخشین مامەڵە لە تەک تێکڕای کە لە پوری تیری بەشەردا بکەین و بە جۆرێکی وردبینانە و هۆشیارانە ئەو کە لە پورە هەڵبژێرن کە واقعی ئێستامان بگۆڕێت و خێرایی بە پێشکەوتنمان ببەخشن و پێداویستی کۆمەڵایەتی و نەتەوەیەکانمان بەدی بێنێ و بەرەو قوڵایی مێژوومان بەرێو بمان کات بە شەریکی بەرهەمهێنانی شارستانیەتی مرۆڤایەتی، نەک لە پراوێزی مێژووە گیرۆدەبان بکات و بەرەبەرە ببین بە بەشێک لە پراوێزی مێژووی مردوو. جا ئێستا بابینە سەر سەردەمی دامەزرانی پارتی دیموکراتی کورد پاشان بوو بە کوردستان. ئەگەر زاکری مێژوو هەڵ بدەینەوە، هەڵوەستەیەکی بچووک بکەین، سەردەمی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان 1946 سەردەمی کۆتایی جەنگی جیهانی دووەم بوو. جەنگی جیهانی دووەم فەراغێکی سیاسی، کۆمەڵایەتی، سەقافی، اقتصادی زۆر گەورەی لە ڕۆژهەڵات و لە عالەما دروست کرد. ئەم فەراغە پێویستی بەوە بوو پڕ بکرێتەوە. فەراغی سیاسی بە سیاست پڕەکرێتەوە، فەراغی اقتصادی بە اقتصاد پڕەکرێتەوە، فەراغی سەقافی بە سەقافەت پڕەکرێتەوە. هەر یەکێک لەم فەراغانە کەرەسەی تایبەتی خۆی هەیە بۆ پڕکردنەوە. ئێمە لە چلەکانە هەندێ ڕێکخراوی بچووکمان هەبوو، ڕێکخراوی بچووک بوون، بەڵام بایەخی تاریخی خۆیان هەبوو. ڕەنگە لە ڕووی تەسیراتەوە زۆر مؤثر نەبوو بوون، بەڵام لە ڕووی بایەخی مێژووە بایەخی خۆیان هەبووە. لەوانە مەسەلەن شۆڕشمان هەبوو، ڕزگاریمان هەبوو، مەسەلەن حزبی هیوامان هەبوو. حزبی هیوا حیزبەکەی خوا لێ خۆش بوو، گەورە ڕۆشنبیر و مێژونووسی گەورەی کورد ڕەفیق حەلمی ڕەحمەتی بوو. حزبێکی تا حەدێک نخبەوی بوو، حزبی خەڵکی مامۆستا و خوێنەوار و زابوتەکانی ناو جێشی عێراقی بوو. بەڵام ئەو حیزبە گەورەیە نەبوو بتوانێت بە تەنیا فەراغەکە پڕ بکاتەوە. ئەم
ڕێکخرا و حیزبانە بیریان لەوە کردەوە کە بە تەنیا ڕەنگە دەرەقەتی واقعەکەنیان و فەراغەکەیان بۆ پڕ نەکرێتەوە لەبەر ئەوە ئەبووە بگەڕێن بە دوای بەدیلەکەیان بریتی بوو لە چی بریتی بوو لەوەی کە بە زووترین کات یەک بگرنەوە حیزبێکی جەماوەری گەورەی ئەو تۆ دروست بکەن کە بتوانێت فەراغی سەردەمەکە پڕ بکاتەوە. ئەوە بوو بە کۆکردنەوەی هەموو ئەو حیزبانە توانرا حزبی یا پارتی دموکراتی کورد دابمەزرێت. دیارە ناوی کورد ئەو کاتە حدودێکی بۆ پارتی دانابوو، تەنها کورد بۆی هەبوو ئەندام بێت لەو حیزبەیە. پاشان بیر لەوە کرایەوە ئەو کوردە لا بکرێ بە کوردستان بۆ ئەوەی هەموو کوردستانیەک بۆی هەبێ ئەندام بێت لە پارتی دیموکراتی کوردستانە. تەنانەت ئەگەر عەرەبێکی کوردستانیش بوو بێ بە ئەندامی پارتی زۆر تەبیعیە، تورکمانێک، کلدانێک، ئاسووریەک، مەسیحیەک، ئەمانە هەموو بۆیان هەبوو ببن بە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان، چونکە وشەی کوردستان وەکو زاراوەیەکی سیاسی زۆر بەرینتر بوو لە وشەی کورد. پارتی بەپێی ئیمکاناتی ئەو سەردەمەی خۆی ئیمکاناتێکی متەواضعی هەبوو، توانی تا ڕادەیەک فەراغەکان پڕ بکاتەوە. حزبێک بوو جێگای ئومێدی جەماوەری خەڵکی کوردستان بوو. ئەم حیزبە ضرورەتێکی تاریخی لە پشتە، یعنی بە جۆرەی ئەم تاریخی کە باسمان کرد ضرورەتێکی تاریخی لە پشتە. یەکێک لە سڕەکانی بەردەوامبوونی پارتی ئەو ضرورەتە تاریخیەیە کە لە پشتی بووە، کەواتە بەم پێیە پارتی حیزبێکی مێژوو کردی مێژوو ساز بووە، یعنی مێژووی لە پشتەوە بووە، ضرورەتی مێژووی داوای کردووە ئەو حیزبە دروست بێ. مێژوو سازش بووە بە حکمی ئەوەی تۆ مێژووی سەدەی 20 کورد بنووسیتەوە ممکن نییە بتوانی پارتی لێ دەربێنی. یعنی مێژووی پارتی بە جۆرێت ئاوێتەی مێژووی کورد بووە، ئەتوانی بڵێ مێژووی پارتی ئەکاتە مێژووی کورد، مێژووی کورد ئەکاتە مێژووی پارتی. ئەم مێژوو کردیە کارێکی وای کرد ئەم حیزبە تاوەکو ئێستاش بەردەوام بێ. پارتی بە حکمی ضرورەتە تاریخەکەی توانایەکی زۆر گەورەی خۆتازەکردنەوەی هەبووە. هەر حیزبێک یا هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی یا سەقافی توانای خۆتازەکردنەوەی هەبێ بەردەوامە بێ، ژیانی بەردەوامە بێ، لە گۆڕانی بەردەوامە ئەبێ. بە پێچەوانەوە ئەگەر توانای خۆتازەکردنەوەی نەبێ ئەمەی بۆ مسوەگەر نابێ. پارتیەکێکە لەو حیزبانەی کە توانایەکی باشی خۆتازەکردنەوەی هەیە. من حەزەکەم پارتیەکان ئەوە لە خۆیان بپرسن، پارتی کە ئەو توانە گەورەی خۆتازەکردنەوەی هەیە بۆچی لە هەندێ ناوچەی کوردستانە ناتوانێت خۆی تازە بکاتەوە، وەکو پێویست خۆی پێ تازە ناکرێتەوە. بۆ نمونە لە سلێمانی، بۆ نمونە لە کەرکوک، بۆ نمونە لە ڕانیە. لەم شوێنانە پارتی لە ئاستی تموحی جەماوەرەکەی خۆیان نییە لە باری خۆتازەکردنەوەیە. ئەمە پارتیەکان با ئەم پرسیارە لە خۆیان بکەن و خۆیان بگەڕێن بۆ وەڵامەکەی چییە. پارتیەکێکە لەو حیزبانەی کە زۆر محارەبە ئەکرێ و کە زۆرش محارەبە کراوە، کە محارەبە ئەکرێت بە دەرەجەی یەکەم لەلایەن داگیرکەرانی کوردەوە محارەبە کراوە، مەسەلەن لەلایەن تورکیاوە، لەلایەن عێراقەوە، لەلایەن ئێرانەوە، لەلایەن سووریەوە. هەرچی تیر و شیری ئەوانە هەیە ئاراستەی پارتیە. بە درێژایی تاریخش هەروە هاتووە. پارتی توانیوێتێ بەم نەفەقانەیە بێت و بڕۆ بگاتە ڕۆژگاری ئەمڕۆ. بەڵام من حەزەکەم پارتیەکان ئەوە لە خۆیان بپرسن بۆ ئەم هەموو تیرە ئاراستەی پارتی ئەکرێ، ئاراستەی حیزبەکانی تر ناکرێت. ئەگەر بشکرێت زۆر کەمتر لەوەی پارتی ئاراستەی ئەکرێت. پارتی حیزبی هەموو خەڵک بوو، مثلەن تورکمانی تیا بوو، عەرەبی تیا بوو، ئاسووری تیا بوو. یعنی یەکێک لە کۆڵەکە گەورەکانی پارتی ئەوە بوو سەرکردەیەکی هەبوو، ڕابەرێکی گەورەی هەبوو کە
جنرال مصطفى بەرزانی بوو. مەلا مستەفا یەکێکە لە پیاوە هەرە گەورەکانی تاریخی سیاسی کورد. ئەمە بێڕیا ئەمە ئەڵێم من قەناعەتی کولیم وایە بڕۆ هەرچی سەرچاوی تاریخی بێگانەکان هەیە بیخوێنەرەوە زەلامێک نییە بە خراپی باسی مەلا مستەفا بکە. تۆ حەقت بەسەر هەندێک نووسینی خۆماڵی و ئەمانەوە نەبێ کە زادەی حەقدی تایبەتین ئەوانە لە ڕووی تاریخیەوە وەکو سەرچاوە ئەحتیمادیان ناکرێتە سەر. بەرزانی ڕەمز بوو. بەرزانی لە سەردەمێکە ئەژیا و ژیاوە سەردەمێکی یەکجار داخراو بوو. دەرگاکانی عالەم، دەرگاکانی سیاست و مەحافلە سیاسیەکانی عالەم پۆڵا بوو. بە ئاسانی ئەو دەرگایانە لە ڕووی خەڵک نائەکرایەوە. بەڵام بەرزانی توانی بەو هەموو داخراوی سەردەمەکەی خۆی ئەو دەرگایانە یا هەندێک لەو دەرگایانە بکاتەوە بەرزانی ببێ بە ڕەمزی کورد و کوردایەتی. بەرزانی و بەرزان دێیەکی بچکۆلە بوو، جوغرافیایەکی بچووکی هەبوو. بەڵام وردە وردە وشەی بەرزانی لە وشەیەکی جوغرافیەوە گۆڕا بۆ زاراوەیەکی سیاسی لە مەحفەلە سیاسیەکانی عالەما ڕێک بە هاوتا و بە هاومەعنای کورد دائەندرا کە ئەوترا بەرزانی یعنی کورد، کە ئەوترا کورد یعنی بەرزانی. ئەمە چی وای کرد ڕەمزیەتی مەلا مستەفا سەیری ئەوە بکە هەموو ڕەمزێک لە مەجالەکانی هەموو چالاکیەکانی ژیانە دەنگی لە سێبەریا دەنگ دروست دەبێ. ئەنجا ئەو دەنگانە هەندێک جار ڕەسەنە، هەندێک جار ناڕەسەنە. هەموو سەرکردەکانی کورد هی مەرحەلەکانی پێش مەلا مستەفا هەمویان تەنیا دەنگ بوون، دەنگی ناوچەیش بوون. هەموو سەرکردەکانی کوردی دوای مەلا مستەفا تەنها دەنگ بوون، زۆر جارش تەنها دەنگی ناوچەیی بوون. بەڵام مەلا مستەفا لەبەر ئەوەی ڕەمز بوو، زۆر لە سەروی دەنگەوە بوو بەو مەلا مستەفایی کە تاریخ تەعاملی لەگەڵاکە. ئەم پیاوە یەکەم سەرکردەی کوردە بە قەناعەتی من لە هەموو تاریخی کوردە کە توانی کورد بە هەموو چین و توێژەکانیەوە وەکو نەتەوە لە سایەی خۆیان کۆ بکاتەوە. سەرکردەکانی تر هەندێک لە کوردیان کۆ کردوێتەوە لە سایەی خۆیان، هەموو کوردیان پێ کۆ نەکراوەتەوە. بەڵام مەلا مستەفا هەموو کوردی لە سایەی خۆیان وەکو نەتەوە کۆ کردوێتەوە. مەلا مستەفا لەلایەن کوردی هەموو پارچەکان و هەموو دنیاوە زمنیەن بە سەرکردە قبول کراوە. کەس نەبووە لە کووردا مەلا مستەفای وەکو سەرکردە قبول نەبوو بێ. پیاوێک بوو تێکەڵی خەڵک بوو، دیوەخانی هەبوو، دیوەخانێکی متەواضعی هەبوو، کراوە بوو بۆ هەموو کەسێک، بۆ خوێنەوار و بۆ نەخوێنەوار، بۆ عەشایر و بۆ شاری. ئەنجا ئەمە جگە لەوەی بۆ خۆی پیاوێکی سەرناز بوو، یەکجا خەڵکێکی بناسایە خوێندنەوەیەکی بۆ سەروسیمای ئەکرد، خوێندنەوەیکی زۆر دروست، یعنی خەڵکی زۆر بەباشی ئەناسی. ئەمجا پیاوێک بوو غروری نەبوو، پیاوێک بوو زۆر متەواضع بوو، لە قەرارە گەورەکانە، لە قەرارە حاسمەکانە هەرگیز بە تاقی تەنیا قەراری نەئەدا، پرسی بە خەڵک کرد. هیچ پێی شەرم نەبوو پرس بە مناڵێک بکە. بۆ نمونە یەکێک لە مستەشارە زۆر عزیزەکانی دکتۆر کامەران بەدرخان بوو. دکتۆر کامەران بەدرخان پارتی نەبوو بە هیچ جۆرێ. جا لەمەی دکتۆر کامەران بەدرخانەوە من سەرنجێکم هەیە بۆ پارتیەکان یا لەسەر پارتیەکان. پێم وایە دوو جۆرە پارتی هەیە. پارتیەک یەکێکە لەو پارتیانەی کە ئەتوانم ناوی پارتی بالقووە، پارتیەک کە ئەتوانم ناوی بنەم پارتی بالفعل. بالقووەکان
ئەو پارتیانن کە لە هەڵوێستنەتەوەی نیشتیمانیت زۆر حساسەکانە خۆڕسک پارتیانە بیریان کردوتەوە، هەمان سەنگەری پارتیان کردووە. پارتێ بالفعلەکان حیزبەکانن، ئەرکە حیزبەکانیان جێبەجێ کردووە، بەڵام پارتیە بالقووەکان مەرج نییە ئەرکی حیزبیان هەبوو بێ. مەسەڵەن دکتۆر کامەران بەتەرخان بە هیچ جۆرە پارتی نەبوو، عسمەت شەریف کەتانی بە هیچ جۆرە پارتی نەبوو، باوکی ئەم وەلید جنبڵاتی ئێستای لوبنان کەمال جنبڵات یەکێک بوو لە دۆستە نزیکەکانی بەنا مستەفا و مستەشاریشی بوو. ئەم کابرا بەحاڵ کوردە، بەڵام مەلا مستەفا ئیستیشارەی بە هەموو ئەوانە ئەکرد، بە تایبەتی لە هەڵوێستا حەساس و نەتەوەی و گەورەکانە. مەلا مستەفا یەکێک لە سیفاتە هەرە باشەکانی ئەوە بوو ملەتی بە گەورەتر لە حیزب ئەزانی. ملت نەبێ حیزب ناکاتە هیچ، هەمیشە ملت گەورەترە لە حیزب. ئەمە دەق و دەق بیرکردنەوەی جەنەرال بارزانی بوو. هەر هەڵوێستێکی حیزبی لە کوردستانە لە خزمەتی ملەتە نەبووایە، مەلا مستەفا تەبەنی ناکرد. بۆیە یەکێ لە قسە نەستەقەکانی مەلا مستەفا ئەوەیە شانازیە بۆ پیا و خزمەکاری ملەتی خۆی بێ. قسەیەکی نەستەقە، ئەو خۆی یەکێک بلۆ پیاوانە. مەلا مستەفا ملەتەکەی خۆی خۆشەویست، هێزی پێشمەرگەی خۆشەویست. ملاحەزە بکەن، ئێوە ڕەنگە زۆرتان ئەو تەمەنەتان نەبێ کە شۆڕشی ئەیلولتان بینی بێ. لە شۆڕشی ئەیلولە مەلا مستەفا نەواتی جەیشی ئایندەی کوردی داڕشت. چۆن؟ هێزی پێشمەرگەی سەردەمی مەلا مستەفا میلیشیا نەبوو، دەستە هەبوو، سەردەستە هەبوو، پەل هەبوو، سەرپەل هەبوو، لق هەبوو، سەرلق هەبوو، هێز هەبوو، ئامر هێز هەبوو، بەتالوێن هەبوو، ئامر بەتالوێن هەبوو. سەرتاسەری پێشمەرگەکان مطیع و جۆڕایەڵی بەرپرسەکانی سەروی خۆیان. زۆربەی زۆری پێشمەرگە لە هەموو کاتێکە یەک جلی موحەدیان هەبوو. بەما مەلا مستەفا توانی تابعی میلیشیاگەری لە هێزی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول داماڵێ. ئەمە شتێکی زۆر گەورە بوو، بیرکردنەوەیکی استراتیجی بوو. ئەو بیری لەوە کردەوە لە ئێستاوە پێویستمان بەوەیە نەواتی جەیشی کوردی دامەزرێنین. پێشمەرگە ڕاستە خۆشەویستە و عازیزە و وشەکە وشەیەکە و ئێمە هەمومان شانازی پێواکەین، بەڵام مرحلە تا مرحلە فەرقی هەیە. هەر مرحلەیە کە ئەگۆڕێ تۆ ئەبێ یەکسەر ئەداتی بیرکردنەوەی خۆت بگۆڕی، بە ئەداتی مرحلەکەی پێشتر ناتوانانی معالەجەی مەشاکلی ئەم مرحلە تاسەیە بکەی. یعنی یەکێک لە عیبەکانی کورد ئەوەیە ناتوانێت لەگەڵ مرحلە تازەکانە ئەداتی بیرکردنەوەی خۆی بگۆڕێ. گۆڕانکاری لە دەرونی ئێمە زۆر زەحمەتە. جۆرە ناوئومێدیەکمان لایە ئەترسین بەرەو پیری گۆڕان بڕۆین، کە ئەمە سفتێکی زۆر خراپە. مەلا مستەفا هەر کاتێک لە شۆڕشی ئەیلولە کە وەرز ئەگەیشتە وەرزی درێنە و کۆکردنەوەی حاصلات، ژێراوژێر فشە مفاوەزاتێکی کرد لەگەڵ حکومەتە. یعنی وەختەکەیە کوشت، ئەیزانێ حکومەتێکی نادادێ، بەڵام حکومەتی ئەخافڵان تاوەکو جوتیاران لە بەروبووم و کۆکردنەوەی بەروبوومی خۆیان ئەبوونەوە و لە سووتان و تاڵانکردن ڕزگاریان نەبوو. مەلا مستەفا کە مفاوەزاتی ئەکرد پێش هەموو سدێ بیری لەوە کردەوە بەم مفاوەزاتە گوندێک کەمتر دەسووتێ، بەم مفاوەزاتە پێشمەرگەیە کەمتر شەهید دەبێت. ئەمەی بەلاوە زۆر مەهم بوو. ڕەنگە ئێستا خەڵکەکانی ئێستا ئەوە نەبن، بەڵام تۆ کە ڕابردووە خوێنیتەوە بۆ ئەوە نایخوێنیتەوە بیپەرستی، بۆ ئەوە ئیخوێنیتەوە ئێستای بە ئاڕستەی ئایندەیە پێ تەوجیه بکەی. بۆ ئەوەیە ئەنجنا بۆ ئەوە نییە تۆ ڕابردوو بپەرستی، بۆ ئەوەیە
بەرچاوڕوونیەکت هەبێ لە ئێستاە بە ئیتیجاهی ئایندە. لە سەردەمی شۆڕشی ئەیلولە هەموو خەڵکی کوردستان خۆیان بە کوردستانی ئەزانی. من بیرم دێ لە قیسێ لە کەرکووک بوو لە 11 ئازار تورکمان وەجبە ئاهاتن بۆ لە قیسێ یەکێکەوت دایکم کووردە، یەکێکەوت باپیرم کووردە، یەکێکەوت نەنکم کووردە، هەموو خۆیان ئەکرد بە کورد. کەچێ ئێستا بەو هەموو کوردەوە بەرەی تورکمانی ئاعتراف بتوونە کە هەر هەی با پارتیەکان ئەم پرسیارە لە خۆیان بکەن بۆ وایە، خۆتان جوابی خۆتان بن و من جواب نادەمەوە. مەلا مستەفا هیچێک بووە لەو پیاوانەی کە خوێندنەوەیەکی زۆر واقع بینانی بۆ خەڵک و خاکی کوردستان هەبووە. مەسەلەن شیعارەکەی تەمەشاکەن، چەند شیعارێکی واقعیانەی جوان بووە، زۆر چاک زانیوێتێ بە بێ دیموکراتێت لە عێراقا کەس ئیسراحەت ناکە. بۆیە شیعاری دیموکراتێت بۆ عێراق ئۆتۆنۆمی بۆ کوردستانی هەڵگرتە بوو. دیارە ئەو شیعارێکی تاکتیکی بوو بە نسبەت مەلا مستەفا و شیعارێکی استراتیژی نەبوو، بەڵام شیعارێک بوو پڕ بە پێستی قۆناغی خۆی بوو. بە ئێستاشەوە ئێمە ئەبێ هەوڵی ئەوە بین نظامی عێراقی نظامێکی دیموکراتی بێ. ئێمە لە غەیری نظامی دیموکراتی خێر لە هیچ نظامێکی تر نابینێن لە دنیاە. مەلا مستەفا خوێندنەوەی حتا بۆ سیستەمە عالەمیەکانش هەبوو. مەلا مستەفا 11 ساڵ لە یەکێتی سۆڤێت بوو، میوانداریان کرد بە خۆی و بە کۆمەڵێ جەنگاوەری شۆڕژگەڕی ئەو سەردەمەی کوردستانەوە. اعتیمادی مەلا مستەفا، ئەتیجاهی مەلا مستەفا لە ئەخیرە ئەیزانی ئایندە بۆ ڕەسمالیەتە، ئایندە بۆ ئیشتراکیەتەکەی سۆڤێت نییە. بۆیە وردە لە سۆڤێت دوور کەوتەوە بەرەو ئەتیجاهە ڕەسمالەکەی ئەوروپا ئەمریکا ڕۆی. هەرچەند دەرگان زۆر بە تونگی لێداخرا بوو، بەڵام ئەو لەوە وەڕز نابوو لە دەرگای دۆم و خەڕات با لە پێناوی کورد و کوردایەتیدا. لە شۆڕشی ئەیلولە کوردی هەموو پارچەکانی تیا بوو. کوردی پارچەکانی تر لە شۆڕشی ئەیلولە مەسئولێتی گەوریان وەرەگرت. قەت بیر لەوە ناکرایەوە ئەمە لەبەرەوەی کوردێکی ئێرانیە نابێ ئامرهێز بێ، ئەمە لەبەرمە ئەوەی مەسیحیە نابێ سەرپەل بێ. ئەمە نەبوو لە کوردستانە. تورکمانمان هەبوو سەرلەق، شەید هۆرمزمان هەبوو خەڵکی زاخۆ بوو، مەسیحی بوو، ئامرهێز بوو، یەکێک بوو لە ئامرهێزە هەرە بە ناوبانگەکە. مەلا مستەفا سەرۆکی هەموو کورد بوو، سەرۆکی پارتی نەبوو، یعنی بەس ڕەمزیان سەرۆکی پارتی بوو. ئەجینا سەرۆکی هەموو کورد بوو، هەموو کوردش بە سەرۆکایەتی مەلا مستەفا ڕازی بوون. یا لە هەموو مفاوەزاتەکانی مەلا مستەفایە، لە هەموو مفاوەزاتەکانە یەکێک لە داواکاریەکانی مەلا مستەفا بە ڕەسمیەت ناسین و بەکارهێنانی ڕەسمیانەی زمانی کوردی بووە. زمانی کوردیەکەش لای مەلا مستەفا هەوێنی زمانە ستانداردەکە ئەم لەهجەی ئێسایە کە ئێمە پێنووسین. یەک تاقەنامەی نییە بە کرماجی سەرو نووسرابێت. ئەگەر چەند نامەیەکی کەمی هەبێ هەمووی بە سۆرانی نووسراوە. لە 11 ئازارە، لە ڕێکەوتنی 11 ئازارە طبعاً کورد بژایەوە. ڕاستە 4 ساڵ بوو پڕ لە کێشە و ئاریشە بوو، ئەمە ڕاستە، بەڵام کورد ڕێخۆڵە بە کێشی هێنای. لە 11 ئازارە کرانەوەیەکی زۆر گەورەی سەقافی دروست بوو. بۆ نمونە ئێمەی کورد لە کوردستانی عێراقا یا لە هەرێمی کوردستانە
تا ئەو کاتە تا 11 ئازار لە تاریخی ئێمەیە لە تاریخی سەقافەتی ئێمەیە تەنها 2 کتێبی گەورە هەبووە. یەکیان مێژووی ئەدەبی کوردی مامۆستا عەلادین سەجادی ڕەحمەتیە کە لە ساڵی 1952 بە قەوارەی 618 لاپەڕە چاپ بووە. ئەوی تریان شعر و ئەدەبیاتی کوردی خوا لێ خۆش بوو ڕەفیق حلمیە کە بەرگی یەکەمی لە 42 لە 1942 چاپ بووە نزیکەی 200 لاپەڕەیەەکە. بەرگی دووەمەکەی لە 56 چاپ بووە کە ئەویشار نزیکەی 200 لاپەڕەیەەکە. ئەوی تر هەمووی بریتی بوو لە نامیلکەی بچووک بچووک دز و قازی چلتوتی ڕۆستەم و زۆراب نازانم مەلای مەزبورە ئەمانە بوو. بەڵام لە 11 ئازارە کرانەوەیەک دروست بوو. ئێمە بووین بە خاوەنی یەکێتی نووسەرانی کورد، بووین بە خاوەنی کۆڕی زانیاری کورد. کۆڕی زانیاری کورد یەکێکە لەو کۆڕانەی کە بە ئێستاشەوە سەرچاوەیە بۆ سەقافەتی ئێمە. ئەم کۆڕی زانیاریە جگە لە چاپکردنی کتێبی زۆر ناوازە و زۆر هەڵبژاردە و زۆر چاک هەموو مانگێکش مجلەیەکی هەبوو ئەمەنە بوو نزیکەی 500-600 لاپەڕە. چێ ئەندام بوو لەم کۆڕەیە؟ مەسەلەن کوردی هەموو پارچەکان ئەندام بوو لەم کۆڕەیە. مەسەلەن قەناتی کۆردۆ لە سۆڤێتەوە ئەندامی کۆڕی زانیاری کوردی کورد بوو لە بەقا. کۆمەڵێ کوردی تورکیا ئەندام بوون لەو کۆڕەیە ئێمە. یەکێک لەوانە ئێرانەکە سید محەممەد تاهری هاشمی خوا ئافریکا ئەندامی ئەو کۆڕەیە ئێمە بوو. ئەمانە هەمووی بەڵگەی و قسانن کە من ئەڵێم مەلا مستەفا پێش هەر شتێک کورد بوو. یعنی سید محەممەد تاهری هاشمی ئێرانی بوو، لە ئێران بوو، زۆر سەیرە کوردە و شیعەش بوو. بەڵام بەبێ هیچ تەحەفوزێک ئەندامی کۆڕی زانیاری کورد بوو. لە بەغا جەریدەیەک دەرەچوو لیسان حالی پارتی دیموکراتی کوردستان بوو. جەریدەکە بە عەرەبی دەرچوو ناوی ئەتەئاخی بوو. تەئاخی 6 ماوە. یەکێکە لە دەستکەوتە سەقافیەکانی پارتی دیموکراتی کوردستان. ئەم جەریدەیە کادرەکانی مەلا مستەفا دیاری ناکرد ئەمر و زەید و ئەمە و ئەوە. کادرەکانی چێ بوون؟ شیوعی تیا بوو، پارتی تیا بوو، مەلایی تیا بوو، شیوعی تیا بوو، بەعسی تیا بوو. هەموو ئەمانە لەم جەریدەیە ئیشیانەکەن. ئەم جەریدەیە ڕۆژی 30,000 نوسخەی لێ چاپە بوو. ئەم 30,000 نوسخەیە یەک نوسخەی لێ نەئەمایەوە. جاری وابوو سەر نووسەرەکە نوسخەی بەرنەئاکەوت. جاری وابوو لە ڕۆژێکە چاپی دووەمە کرایەوە ئەم 30,000 نوسخەیە. ئەو کاتە کورد ژمارەمان لە ئێستا کەمتر بوو، ژمارەی خوێنەواریشمان لە ئێستا زۆر کەمتر بوو. کەچی 30,000 نوسخە زۆر بەڕەهاوەتەوە بڵاوە بوو و ئەفرۆشرا. بە پارەی فرۆشی ئەم جەریدەیە معاشی هەموو کادرەکانی ناو جەریدەکە ئەدرا، کرێی هەموو مەقەڕەکانی جەریدەکە ئەدرا. ئەمجا سەرباری ئەمەش هەموو مانگێک 12,000 دیناری سویسری ئەدرا بە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. جەریدەکە پارتی بەخێوە کرد. یعنی معاشی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەموو مانگێک 12,000 دیناریان لە فرۆشی جەریدەی تەئاخی وەرەگرت. ئەتر خۆشیتان.